بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەکە دەست پێەکەین ترێ کە ئەویش بابەتێکی گرنگە کە لەم چەند ڕۆژاندا بۆ باس و خواسی ناو میدیا جیهانیەکان ئەویش ئەو پاشەکشیە یاخود ئەو کشانەوەی ئوسترالیایە لە ئەو پەیماننامەی کە لەگەڵ فەڕەنسایە سەبارەت بە دابینکردنی ژێر دەریاییەک یاخود ژێر دەریایەکان لەو ناوچەیە بۆ ئوسترالیا و دواتر بەستنی هاوپەیمانێتیەک لەگەڵ هەرێک لە بەریتانیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە دابینکردنی ئەو ژێر دەریایانە ئەمە بۆ خۆی کێشەیەکی دیبلۆماسی دروست کردووە لە نێوان وڵاتانە و فەڕەنسا هەرێک لە باڵۆزانی خۆی لە بەریتانیا و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاشەکشێ پێ کردووە بەڵێ کاردانەی توندی هەبووە بۆی کە ئێمە زیاتر باس و خوازکەین لەسەر ئەوەی کە ئایا بۆچی ئەمە بووە و لێکدانەوەکان چین بۆ ڕوودانی ئەم بابەتە لە ستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر لوقمان حەکیم کە مامۆستای زانکۆیە بەخێر بێت دکتۆر بانیت باش سپاس بەڕێزم با ئەو پرسیارە سەرەتا لەوە دەست پێ بکەین دکتۆر ئەمە بۆچی ڕوویە چونکە فەڕەنسا بۆ خۆی یەکێکە لە وڵاتە کاریگەریەکان کە لەم ناوچەیە ڕۆڵی هەیە ئوسترالیاش بۆ خۆی ئەم جۆرە لە ڕێکەوتنامەی لەگەڵا کردو بۆ دابینکردنی بوارێکی سەربازی گرنگ کەوی ژێر دەریاییە بۆچی ئەمە ڕوویدا زۆر سپاس دەستخۆش بۆ و پێشکێت بێگومان ئەگەر قسە لەسەر بابەتێکی وا بکەین پێم خۆشە جۆرێک لەوەی کە ئێستا چی دەگوزارێ لە سیاسی دەولی چکە لەوێەوە دەتوانین وەکو دەواازەیەک داخلی ئەو بابەتە بین دیارە دوای ڕۆخانی یەکێتی سۆڤێت و هەڵڕۆشانەوەی ئەو بلۆکی کە پێی دەوترا بلۆکی شتراکی بە تەحدید ساڵی 91 بە دواوەیتر ئەو بلۆکە هەرسیێنا کۆتایی هەر لە ڕۆخانی دیواری بەرلینەوە دەستی پێکرد تا دوا ساتەکانی ئەوەی کە یەکێتی شوورەوی هەڵۆشایەوە بوو بە 15 کۆمار لەوێەوە ئەگەر بۆ بینەران بهێنمەوە یاد جۆرج بوشی باوک لەو سەردەمەدا لە کۆنفرانسێکی لە شاری مینسک ئەوەی ڕاگەاند کۆتایی نظامی عالەمی کۆتایی 45 ساڵی نظامی عالەمی کۆتایی پیاتوە دوای شەڕی جیهانی دووەم دەستی پێ کرد بەو دەواازەیە کە لێرە بە دواوەی تر ئەوەی کە سیستەمی جیهانی دەبا بەڕێوە نظامی تاکجەمسەریە بێگومان نظامی تاکجەمسەری ئەمریکا لەبەر ئەو هۆکارانەی کە داخلی ئەفغانستان بوو وەحداسانی کە ڕوویدا دواتر شەڕی داخلبوونی شەڕی عێراق وە گۆڕینی سیستەمی سیاسی لە ناوچەکەدا زۆرێک یەکێک بوو لە ئەجیندەکانی ئەوەی کە ئەو نظامە عالەمیە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی دەوترێت لەو ڕۆژگارە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە پرۆژێکی گەورەیە کە بۆ ئەوەی بجارێکی تر دیزایانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بکرێتەوە دوای شەڕی جیهانی دووەم کە جۆرێک لە جۆرەکان سەقامگیری کرد بوو هەردوو بلۆک دابەشبوونی زۆرێک لە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەسەر هەردوو جەمسەرەکەدا ئەوە کۆتایی پێهات بەڵام لەبەر ئەو سەرڕۆڵانەی کە ئەمریکا جۆرێک لە ڕووی سەربازیەوە و ئەو ئستنزافە عەسکەریە بێشومارە و مادیە بێشومارەی کە لە ئەفغانستان و لە عێراق لە بیرمان نەچێت دوای 20 ساڵی خوێنبەربوونی مادی و عەسکەری لە ئەفغانستان 2 تریلیۆن و 200 میلیار ئەو تێچوونەی لە ئەفغانستان ئەمە تەقدیرە بیدایەکانەوە ڕەنگە زیاتریش بێت لە پاشەکشەیەکدا کە بەرنامەی وابوو بۆ ماوەی 6 مانگ لە ئەفغانستان بکشێتەوە و ئەو پرۆسە لەگەڵ تالیبانە کە لە قەتەر ڕوویدا بۆەوەی کە 6 مانگ واتە جۆرێک لە ڕێککەوتن هەبوو بەڵام ئەوەی کە سەیرە 6 مانگ بوو بە 11 ڕۆژ تەواوی ئەفغانستان لە ماوەی 11 ڕۆژدا چەکدارانی تالیبان ئەفغانستانیان کۆنتترۆل کردەوە کە تەوەقعی استراتیژی ئەمریکی سەرتاپە هەڵۆشانەوە ئەمە بۆ خۆی جێی پرسیارە تۆ هێزگەلێک 20 ساڵ لە وڵاتێکدا پارە خەشکاوە قوربانی بدە بەرنمەیەک 6 مانگ لەگەڵ هێزە نارەکانیدا کە تالیبانە بەڵام بەرگەی 11 ڕۆژ نەکرێ مەخاومەنەکە لێرە بەدواوە ئەوە دەردەخا کە ئەو دیزاینەی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە جارێک ئەگەر لێگەڕێن ئەوە بێڕینەوە بوو ئەو تەحلیلەی کە چۆن وابەستەیە بەو حەدەسانەی کە لە ئەفغانستان ڕوودەدەن لێرە بەدواوە دەبینین ئەو پاشەکشیە سەربازیەوە ئەو ماندووبوونە ئەمریکای ئەگەر بەو ڕەنج بە فیڕۆدانە ئەگەر وا تەفسیری بکەین لە ڕووی جیۆستراتیجیەوە هەرێک لە عێراق پارەیەکی بێشومار و هەوڵ و تێکۆشانێکی بێشومار بەڵام ئێستا ئێران ینی بەرهەمەکەی دەخواتەوە ئەمە وازەحە
وە جۆرێک لە جۆرەکان نێرانی ئەو سیستمی کە ئەمریکا دەیەوێت ئەو پرۆژەی ڕۆژهڵاتی ناوەڕاست وەکو خۆی دیزانی بکاتەوە خەریکە تووشی بربەسێکی گەورە دەبێتەوە چ جای ئەوەی کە ئەو شکستەی لە ئەفغانستان تووشی بووە. کەواتە ئێمە ئێستا لە بەردەم گۆڕانکاریەکی داین وە سەرەتایەکە بۆ گۆڕانکاریەوەی کە پێی دەڵێن سیاسی دەولی و نظامی عالەمی جۆرێک لە جۆرەکان خەریکە خۆی دیزاین دەکات. ئەو بابەتێک کە ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین بەشێکە لە ڕێگریەکانی ئەوەی کە ئێستا سین لە ڕووی ئابووریەوە هێزی گەلێکە هاتووەتە مەیدان دووهەم اقتصادی دنیاە و ڕەنگە پێشبینەکان و پێشهاتەکان وا دەخوازیێت کە چەند ساڵێکی تر زۆر نەخایەنێ سین پێشی ئەمریکاش بکەوێت. کەواتە ئەمە جۆرێک لە جۆرەکان ئەمریکای ناچار کردووە بیر لە جۆرێک لە ئەستراتیژێتێکی شاملتر بتوانێت ئەم تەنینە سینیە بەرگە پێ بکرێت و ئەو پرۆژەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین بەشێکە لە هەنگاوی یەکەمی ئەمریکا بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان گەمارۆی سین بدات و نەتوانێت پێگە و نفوزی لە هەردوو محیطی هندی و لە ئەتەسیا فراوان پێ باشە. دکتۆر یەکشت هەیە لەمانە با پرسیارێ بکەین ئایا کە ئەمریکا ئەوێت ئەم جۆرە لە هەژمونی چین کەم بکاتەوە؟ ینی خۆ فەڕەنسا نەیاری ئەمریکا نییە، ینی بە جۆرێک لە جۆرەکان بەیەکەوە پەیوەندیەکی باشیان هەیە. بۆچی یەکەم جاری ینی لە فەڕەنسا پرسیارەکەت زۆر بەجێیە. ئەم پرۆسیە لە 2016 دەستی پێ کردووە ئەوەی کە فەڕەنسا لەگەڵ ئوسترالیادا سەفەقەیەکی خەیاڵی تەقدیرەکان باسیەوەکەن لە 50 ملیار بۆ 100 ملیار دۆلار کە ئەم سەفەقەیە کە پێی دەڵێن ژێردەریایی غەواسات. بەڵام گرفتەکەوەیە ئەم غەواساتانە جۆرێک لە جۆرەکان تەقلیدین واتە بە وزەی تەقلیدی ئیش دەکات. ئەو ڕۆژەفەی کە ئێستا هاتووەتە ئاراوە لە ناوچەکەدا ڕەنگە ئەمریکا جۆرێک لە جۆرەکان نەتوانێت قبولی ئەوە بکە یاخود بە ئەزمموی سەربازی ئەوەی کە سین ئێستا هاتووەتە ئاراوە ڕەنگە ئەمە اکتفانەکە. بۆیە ڕۆڵی سەرەکی لەم پرۆسێدا بریتانیایە. هەمومان ئێستا کە پرسیاری ئەوە بکەین ینی هۆکاری کشانەوەی بریتانیا لە یەکێتی ئەوروپا چی بوو؟ من پێم وایە لە 100 ساڵی ڕابردووەوە ئەو هێزێکە پێی دەوترا بریتانیا الدەولة التي لا تغيبها عنها الشمس ئەو ئەمبراتۆری کە شەمسی خۆری لێ ئاوا نابێت. دیارە دوای شکستی لە شەڕی جیهانی دووەم بە دوای جۆرێک لە پاشەکشێ بەڵام بریتانیا ئێستاش داینەمۆ یاخود دیزاینەری جۆرێک لە جۆرەکان سیاسی دەولی جێپەنجێ ئەوی دەستی پێوە دیارە بە تایبەت بە ئوسترالیا و لە بیرمان نەچێ ئوسترالیا شێکێکە لە وڵاتانی لە پاڵ کەنەدا و لە پاڵ وڵاتان گەلێکی تردا بەشێکە لە کۆمنوێلسی بریتانی کە ئەوەی کە پێی دەڵێن تاجی بریتانیا 7 وڵات تا ئێساش لە ژێر هەیمنەی تاجی بریتانیا لەوانەیەکیان ئوسترالیایە و کەنەدایە. بۆیە ئەم پێشهاتانە نەخشەداڕێژەری ئەم هەڵوەشانەوەی ئەم پرۆسەیە من بە دیدگای خۆم ئەوەندەی کە خوێندەوەم بۆ ئەو بابەتە کردبێت بریتانیایەوە ئەمریکاش جۆرێک لە جۆرەکان ئەو هێزە سەربازی کە ئێستا خراوەتە بەردەم ئوسترالیا تەقدیرەکان لەوەیە 7 غەواساتی بە وزەی نەوەوی ئیش دەکات. واتە هاوکێشەکە لە ڕووی هەم تەکنیشیەوە هەم لە ڕووی استراتیژێتی دوورمەوداوە جیاوازی هەیە بۆیە ئوسترالیان ئیقناع پێ کردووە کە ئەو بابەت هەڵۆشێتەوە. بەڵێ دکتۆر پێکەوە کارکردنی ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا پێت وایە چ کاریگەریەک لەسەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە دروست دەکات؟ هەمومان باشەوە دەزانین کە چەند ساڵێکە ئەمریکا جۆرێک لە جۆرەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پاشەکشێک کردووە. بۆ نمونە ئەو دۆخی کە لە سووریا وەکو کوردانی خۆمان لە ڕۆژهەڵات بەشێک لە باجەکەیاندا کە ئەوەی کشانەوەی ئەمریکا و هۆکارەکەی یاخود جۆرێک لە ئیهمالکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆرێک لە مەلەفەکاندا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمریکا هە لە سەردەمی ئۆباماشەوە بەدواوە ئیتر بانگەشی ئەوە کرێت کە ئەبێ ڕێگە لەو هەڵچوونە و ئەو پێشچوونەی لە ڕووی ئابوووریەوە سین بگیرێت. لە بیرمان نەچێ ئێستا کە سین پەری هاوشتۆ بۆ ئەفریقیا زۆرێک لە کارگوزاری یاخود ئستثمار لە وڵاتانی ئەفریقیا دەکات
و جۆرێک لە جۆرەکان ئەگەر تەماشای ئەو ئەحداسە بکەین لە ئەفغانستان ڕوویدا تەماشا بکە ئەفغانستان لە شیمالەوە کۆمارەکانی ئاسیای ناوەڕاست هەمووی ئێستا کە جۆرێک لە جۆرەکان گەڕاونەتەوە ژێر هەژمونی رووسیا هەرێک لە تاجیکستان و هەرێک لە ئۆزبکستان و جۆرێک لە جۆرەکان ئەمانە ئێستا غیر مباشر جارێکی تر گەڕاونەتەوە ژێر ئەبائی رووسیاوە کە سەردەمی سۆڤێت بەشێک بوون لەو هەیمنەیە. لە بیرمان نەچی ئێران ئێستاکە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ حلفی سینی رووسیدایە لە مانگی پێشوو حلفێکی واژۆیەکی عەقدێکی نێوان سین و ئێران کرا 25 میلیارد دلار بۆیە ئەم هەموو هاوکێشەیە بۆ ئەوەیە ڕێگە بگیرێ لەو هەڵچوونە و یاخود ئەو پێشهاتانەی کە لە بەردەم سیندا بگیرێتە بەر. دکتۆر پێت وایە گواستنەوەی تەکنەلۆژیای ژێردەریایی ئەتۆم بۆ ئوسترالیا دراوسی چین ئەمە کاریگەری لەسەر بارودۆخی ناوچەکە ئەبێ شەڕی پرچەکردن چرتر ئەکاتەوانێ؟ من پێم وایە ئێستا ئەگەر ئەوە وەسف بکەین لەوەی کە چی دەگوزارێت لە سیاسی دەولیدا لێرە بەدواوە گۆڕانکاریە بۆ ئەوەی کە دیزایانی نظامی عالەمی تازە بکرێتەوە بەو مانایە کە ئێستا رووسیای 91 نییە هەمومان باشەوە دەزانین لە مەلەفی سووریادا تا ئێستا کە 12 جار ڤیتۆی ئەمریکی بەکارهێنراوە سینی بەکارهێنراوە لەگەڵ رووسیادا ببورن ئەمە دەلالەتی ئەوەیە کە رووسیا جارێکی تر هاتوۆتە مەیدان وە ڕۆژەفی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەوێ ئەگەر ئەو دیزاینە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە پێی دەوڵێت ڕۆژهڵاتی ناوەڕاست قسەی تیابێەوە نفوزی خۆی لەسەر دەریای ناوەڕاست بمێنێتەوە. ئێران بەشێکە لەو حلفە واتە ئێستا خەریکە ئەگەر ئەوە ناوی بنین نظامی عالەمی بەرەو فرەجەمسەری دەچێت واتە ئەو تاکجەمسەری ئەمریکا وردە و دە خەریکە خۆری لی ئاوا بێ چکەوە وەکو ئاماژەم پێکە رووسیا لەولاوە ئەوە سین هاتوۆتە مەیدان و هێزگەلێکی دنیا جۆرێک لە جۆرەکان ئەو سەرڕێنەی کە ئەمریکا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بێگەڕانەوە تەنانەت بۆ هاوپەیمانەکانیشی وای کردووە کە جۆرێک لەو ڕیزبەندیە خەریکە بە قازانجی سین و رووسیا دەکشێتەوە. ئەمە بۆ خۆی وای کردووە ئەمریکا ئێستا بیر لەوە دەکاتەوە کە جۆرێک لە جۆرەکان ئەو سەدەی کە پێ دەڵێن سەدەی 21 جارێکی تر سەدەیکی ئەمریکی بێ بەڵام ئایا ئێستا کێشەکە لەوەدایە ئایا سین تەنیا لە ڕووی ئابووریوە ئەوەی کە مستەڵح عەرەبیەکەی ناوی بنین مزاحەمە واتە تەنگاوکردنی ئەمریکای کردووە ئایا لە ڕووی جۆپۆلیتیشکەوە ئەوەی کردووە ئاماژەکان بەوە دەردەچن بەڵێ لە ئەفریقیا زۆر گەلێک بنکەی دروست کردووە و ئەو هاوپەیمانیەتە سەر بە ئابووری کە لە زۆرێک لە وڵاتان ئەستثماری کردووە بۆ نمونە سوودان بۆ نمونە زۆرێک لە وڵاتانی ئەفریقا کە تا ماوەیەکی دوور و درێژ لە ژێر هەژمونی ئەمریکا یاخود فەڕەنسیەکان یاخود وڵاتانی ئەوروپی بوون ئێستا بارگەی سینەکان لەوێ وجودی هەیە و استثماری سینی گەیشتۆتە حاڵەتێک تەنانەت فەڕەنسیەکانیش ئەگەر وەکو ئەوەی کە تەقلیدی ئەوان نفوزی خۆیان لە ئەفریقیا هەبێ ئێستا ئەوانیش جۆرێک لە جۆرەکان تەسلیمی ئەو واقع بوون. دکتۆرێک شتی تر هەیە لێرە کۆمەڵێک جموجۆڵی سیاسی گەورە لە ماوەی ڕابردووە لەلایەن فەڕەنسا بە تایبەتی لەلایەن ماکرۆنەوە بینرا بۆ ناوچەکە ینی هاتنی بۆ عێراق ڕۆڵی لە سووریا تەنانەت لەم چەند ڕۆژەی ڕابردووە باسی لەوە کرد کە لەگەڵ ئێرانە وڵاتانی ئەوروپا دانیشن وە گفتوگۆکەن لە بەرامبەر ئەمریکا و بەریتانیا ئەمان ڕەت کردەوە. ئەمە مەترسی ئەمریکا و بەریتانیا نییە لە هەژمون و لە ئەو جۆرە لە جموجۆڵی ماکرۆن و فەڕەنسا؟ پرسیارێکی زۆر جوانە یعنی ئەمەگە بگەڕێنەوە بۆ مێژوو لە زۆر شتا فەڕەنسیەکان جیاوازن لەو حلفەی کە لە دوای شەڕی جیهانی یەکەم و دوای شەڕی جیهانی دووەم بەرپا بوو ئەوەی کە بلۆکی دیموکراسی وڵاتانی دیموکراسی ئەوەی کە لە سەردەمانێکی 50 ساڵی دژایەتی ئەمبراتۆرەتەکەی تر ئەمریکا سۆڤێت بوو ئەوەی کە بە ناوی فەلسەفەی ئیشتراکیەتەوە لە بەرامبەردا فەلسەفەی ڕەسمالی و دیموکراسی لەو بوارەدا بێگومان فەڕەنسا لەو حلفا بوو لەو هێزا بوو کە دژایەتی سۆڤێتی دەکرد بانگەشەی دیموکراسیەت و بانگەشەی مافی مرۆڤ و تا دوایی. بەڵام لە بیرمان نەچێ فەڕەنسا بۆ خۆی خاوەنی زۆر شت جیاوازە دەیەوێت خاوەندارێتی لەوە بکە کە خۆی جیاوازە لە ئەوروپیەکان خۆی جیاوازە لەو حلفەی کە بە ناوی ئەمریکاوەیە یا بە دەقیقتر ئەوەی کە حلفی ناتۆ لە ڕۆ سەربازیەکەوە چەند نمونەیەکت بۆ دێنمەوە ینی لە دوای شەستەکانە
زۆر کێشە و کێش بە کێش هاتە ئارەوەکو ئەوەی ئەکە ئێستا ئەو بەریەکەوتنی کە ئەمریکا دروست بووە ئەمە مێژوویکەیە لە شەستەکانە جارێکی تر فەڕەنسا هەر بە فعلی لە حلفی ناتۆ لە ڕووی سەربازیەوە خۆی تەجمید کرد واتە بربەرەکانیەکان یاخود بەریەکەوتنەکان لەگەڵ حلفی ناتۆدا کە ئەمریکا قیادەی دەکا جۆرێک لە جۆرەکان فەڕەنسیەکانی بێتاقەت کرد ناچار لە ڕووی سەربازیەوە خۆیان تەجمید کرد واتە ئەمە مێژوویکی ئەوەی هەیە بەدەر لەوەی کە لە ڕووی سەقافی و فەڕەنسیەکان ئەوان خاوەن تایبەتمەندیکی خۆیانەیە ئستەعماری بریتانی و ئستەعماری فەڕەنسی هەردووشیان ئەگەر چی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بۆ خۆیان دیزاین کرد لە دوای شەڕی جیهانی یەکەم بەدواوە بەڵام ئەم دوو ئستەعمارە هەردووکیان خاوەن فەلسەفەیەکی تایبەتمەندی خۆیان هەیە لە ڕووی ئستەعماریەوە بریتانیەکان ئەوەیە کە وازەحە لە مێژووی بریتانیا فەرق تەسوود کرد کەوزاڵ بە بۆ نمونە لە عێراقدا بۆ نمونە لە وڵاتانی کە هەژمونی بریتانیا بوو وازەحە کە چیان بەسەر هاتووە بەرامبەردا هەژمونی ئستەعماری فەڕەنسیەکان جیاوازە ئەوان لە ڕوانگەی زمان و فەلسەفەی فەڕەنسی و ئەوە مامەڵەیان کردووە ئەو وڵاتانی کە کەوتنە ژێر هەژمونی فەڕەنسیەکان بۆ نمونە جەزائیر بۆ نمونە لوبنان بۆ نمونە تونس بۆ نمونەوە تا دوای ئەو وڵاتانی کە دەکەونە لێواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەریای سپی ناوەڕاست هەرومان خاوەن فەلسەفەی فەڕەنسین ئێستاکە بڕۆ لە جەزائیرە ئەگەر جەزائیریەک بدوێنە ئەگەر دەکەی بەخسە لەگەڵا بکە شەشی فەڕەنسیە ئەوە توانوێتی تا ئێساکە ئەتوانم بڵێم زیاتر لە 150-160 ساڵ زیاتر فەڕەنسیەکان ئێستاکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وابەستەی ئەوەن بۆیە دوای گۆڕانکاریەکان لە دوای 2012 بە دواوە هاتنی داعش و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕوویدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خولیای فەڕەنسیەکان جارێکی تر بگەڕێنەوە ناوچەکە سەردانی ماکرۆن پێشمانگێک بۆ بەیروت دەلالەتی ئەوە بوو سەردانی ماکرۆن بۆ عێراق بۆ بەغدا و کە ئێستا بەشێکی تەوەری باسەکەی ئێمەیە و جۆرێک لە جۆرەکان ئەو تەعاتفەی کە لەگەڵ میلەتی کووردا بە تایبەتی لەگەڵ ئەو کیانە سیاسی کە هەمانە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی دەلالەتی ئەوەن کە فەڕەنسیەکان تۆمۆحیان هەیە ئەو فەراغی کە ئەمریکا لە دوای کشانەوەی لە ئەفغانستانداوە دوای ئەوەی کە لەگەڵ عێراق ڕێککەوتن هێزەکانی بکشێنێتەوە ئێستاکە لە ڕووی استراتیژیەوە تەنیا ئەوەی کە هێزی مەشقەکەری ئەمریکا لە ناوچەکە بێنێتەوە لە عێراق بەتەحدید و ململانەیە لە نێوان ئێران و ئەمریکا لە عێراقدا هەیە جۆرێک لە جۆرەکان فەڕەنسیەکان ئەیانەوێ ئەو بقۆزنەوە جۆرێک ئەو فەراغە پڕ بکەنەوە دیارە لەو ڕانگەوە ئەمریکا وەکو سەرۆکی حلفی ناتۆ ئەمە پێ خۆشە بەڵام عینی کات هێزگەلێک هەیە کە ئەوەش ڕەنگە بربەز بن نتوانێت فەڕەنسیەکان نتوانن ئەوە بکەن بۆ نمونە ئێران ئێستا وازەحە خەریکە ڕۆژ بە ڕۆژ معلمی ئەو دوو جەمسەری کە ئەمریکا قیادەی دەکەوە ئەو جەمسەری کە سین و رووسیا جارێکی تر هاتوونەتە مەیدانەوە عێراقیش خەریکە دابەشی ئەوە دەبێتەوە کە خۆی لەکوێ بینێتەوە و لە ڕووی سیاسیەوە ڕەنگە ئەم هەڵبژاردنە محەکێک بۆ ئەوە بێ کە ئایا ئێران دەتوانێت ئەو لایەنانەی کە مائیل بە ئەون فەلسەفەی ئەو لە عێراقدا قبول دەکەن بە ئاراستەی عێراق بە ئاراستەی ئێراندا کار بکە یاخود ئەو هێزەی کە ئەمریکا و حلفی ناتۆ و فەڕەنسیەکانیش جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێت بەغدا لانی کەم بێلایەن بێ لەو هەژمونی کە ئێران هەیەی ڕەنگە ئەمە ڕۆژەفی چەند مانگ و چەند ساڵێکی ئەوە یەکلا بێتەوە کە ئایا ئەمریکا و هاوپەیمانەکانی کە فەڕەنسا هاتوو ئەو ڕۆڵە دەبینێت دەتوانێت ئەمە پڕ بکاتەوە یاخود ئەو حێزەی کە سین و رووسیا و ئێرانیش ئێشە بەشێک بۆتە لەو حلفا خەریکە جەمسەرەکان وازەح مەعالمی دەرەچێتەوە لەبیرمان نەچێ هەموو شەڕەکانی سەدەی 20 شەڕی جیهانی یەکەم و دووهەم پێش دروستبوونی شەڕەکان سەرەتا بە جەمسەرگیری دەستی پێ کردووە ئەو هێزانەی کە خۆی لەکوێ دەبینێتەوە پێم وایە ئێستا کە سەرەتای قۆناغێکە بۆ یەکەم بۆ دروستبوونی نظامی سیاسی دەولی جارێکی تر دیزاین دەبێتەوە و تەنانەت بۆ هێزانەی خۆی یەکلا بکاتەوە لەکوێ خۆی دەبینێتەوە. بەڵێ دکتۆر دیارە گواستنەوەی تەکنەلۆژیای ژێردەریایی ئەتۆم بۆ ئوسترالیا ئەمە کاردانەوەی زۆری هەبوو و کاردانەوتونەکانی فەڕەنسامان بینی لەبەر گرنگی بابەتەکە ئێمەش تەوەری بەرنامەکەمان تایبەت کرد بۆ یەکی لە تەوەرەکانی بەرنامەکە ئەمێ باس لە جیاوازی ژێردەریایی ئەتۆم بکەی و گرنگێکی بەراورد بە ژێردەریایە کۆنباوەکان بۆچی بۆ گرنگی و لێ ئەڕوانە ئەمێ زانیاریمان بێتە لەسەر. زۆر سوپاس بێگومان ئەو ڕۆڵەی و ئەو نەخشەی ئێستا بۆ گەمارۆدانی هەژمونی سین لە دەریای
لە محیطی ئەتلەسی و محیطی هندی ئێستا نقطەیەکی ارتکاز دیاری کراوە ئەوش تایوانە. هەمومان دەزانین تایوان لە دوای سەردەمی دروستبوونی ئەوەی کە پێی دەڵێن چینی گەورە ئێستاکە ئەو کاتە ئەو حکوومەتەی بەرپا بوو و ئەوەی کە شۆڕشی سین ساڵی 1940 بەرپا بوو 49 بە دواوە ئیتر ئەو هێزەی لەوێ کە پێی دەوڵێت حکوومەتی نیشتیمانی هەڵهاتوو لە تایوان جێگیر بوو. و ناچار ئەو حکوومەتەی کە لە سین توانی خۆی بگرێتەوە و ماوتی سۆنگ ئەو هێزە شۆڕژگێڕەی کە ماوەی تا ساڵی 1970 بە دواوە جۆرێک لە جۆرەکان تایوان بوو بەوەی کە ئەو حکوومەتە هێشتانە خاوەنی ئەوەیە کە سین خاوەندارەتی لە ڤیتۆی نەتەوەی گوتوەکان دەکا هێشتا لای ئەوان بوو. یعنی ڕەنگە بینەر ئەمە بیسەر و بینەر ئەم حاڵەتە بە سەیر وەسفکە. وڵاتێک دروست بووە ناوی چینە، چینێکی نظامێکی سیاسی جیاواز و حکوومەتێک کە پێشتر بووە هەڵهاتوە چۆن لە تایوان وەکو حکوومەتێکی نیشتیمانی خۆی قەرار دەکاوە ئەو خاوەندارەتی هەم لە سین دەکاوە هێشتانە مەوزوعەکە بەلای ئەوانەوە ئەمە وەزعێکی کاتیە وەوە بوو کوتتایە شوعەکان کردویانە و نظامی فەلسەفەی ئەو سەردەمە کە شەڕی سارد لەوێەوەی تر دەستی پێ کرد. لێرە بەدواوە تا ساڵی 1970 ئەو حەقی ڤیتۆیە ئەو حەقی ئەندامێتی لە نەتەوەیە گرتوەکان کە چین وەکو ئەندامێکی هەمیشەیی لە دوای داڕشتنەوەی ئومە متحیدا هێشتا لای تایوانیەکان بوو، لای ئەو حکوومەتە بوو کە هەڵاتوە. ئەمە ڕەنگە بینەر یا بیسەر ئەمە بەلایەوە سیر بێت. بۆیە لەسەر هەڵدانی هێز و تواناکانی شوورەویدا لەو سەردەمەدا ئەمریکیەکان ئەوەندە زیرەکانە مامەڵیان لەگەڵ ئەو کەیسە تا کرد بۆ ئەوەی ئەم دوو هێزە لە ڕووی ئەیدۆلۆژیەکە هەردووکیان بنەمای ئیشتراکیان هەڵگرتووە، بەڵام وەکو فەلسەفەیەکی نظامی شوعیەت جیاواز ئەو ماویە و ئەو لێنین ستالینیە بۆ بەریەکەوتنی ئەم دوو هێزە باوەشیان بە سیندا کرد و جۆرێک لە داڵدەدانی سین بۆ ئەوەی نەچێتە تایترازی سۆڤێتەکان وە لە زۆر بواردا تەنانەت کارگەیشتەوەی کە لەسەر هەندێک مەسائلی حدودی و سنووری ئاوی سین و رووسیا و سەردەمەیەکێتی سۆڤێت بەریەکەوتنیان هەبوو. وەکو هەدەیەک وەکو ئەوەی کە زیاتر سینیەکان ئیقناع بکە وەرگرتنەوەی ئەو حەقی ڤیتۆیە لە ئەندامێتیەکەی لە تایوان سنرایە و پێشکەشی سین کرا. لەوێەوە ئیتر بەردی بناغی ئەوەی کە ئیتر سین جارێکی تر دڵنیا بوو ئەمریکیەکان کە ناچنە تای تەرازووی رووسیا تحاسۆڤێتی ئەو سەردەمە ڕاستە هەردووکیان وەکو کیانێکی ئیشتراکی بەڵام بە دوو فەلسەفەی جیاواز دوو بەریەکەوتنی سینیەکان لە ڕووی فەلسەفەوە لەگەڵ رووسیادا درێژەی بوو تا تحاسۆڤێتی ڕۆخە. بۆیە لە دوای 75 بەدواوە کاتێکە دامەزێنەری گەشەی سین بی لەوە دەکاتەوە کە فەلسەفەی ئابووری و بازار جیا بکاتەوە لە فەلسەفەی سیاسی شوعیەت ئەوەیە کە ئێستا سین بۆ خۆت تەماشای دەکەی نظامێکی ئیشتراکی نظامێکی شوعی و تۆتالیتاریتی تاک حزبیەکی بەڵام لە ڕووی فەلسەفەی بازاڕەوە نظامێکی ئیشتراکی لێوان لێو لە ئەمریکا و فەڕەنسیەکان و لە ئەوروپیەکان زیاتر. ئەمە وای کردووە ئێستا کە ئەم سیاسەتە سینە جۆرێک من بە زیرەکی لە قەڵەم دەدەم تەواوی بازاری دنیای کۆنتترۆل کردووە لەلایەکە تۆ دەعای نظامی ئیشتراکیەت دەکەی و شوعیەت دەکەی و فەلسەفەی ماوی دەکەی لەلایەکی ترەوە ڕێک پێچەوانەی ئەوە تۆ فەلسەفەی بازاری ئازاد و سەرمایەداری و لە ئەمریکیەکان سەرمایەداری باش دکتۆر یەک شتی تر هەیە ئەمە وای کردووە ئێستا کە ئەو هەژمونە ئابووری سین جۆرێک لە جۆرەکان تەواوی ئەوروپای خەڵس کردووە ئەمریکای خەڵس کردووە و ئەو هەژمونەی کە ئێستا لە ئەفریقا ئەوکو ئاماژەم پێکرد سەرەتا و لە کێشمەکێشەکانی ڕۆژهەڵاتە ئێستا وجودی هەیە بۆ نمونە ئەو سیانزە ڤیتۆیە کە لە سووریا بەکارهێنا لەلایەن رووسیاوە سنیش 5 جار ڤیتۆی بەکارهێنا کەواتە ئەمە بۆتە ڕۆژەفێک بۆ ئەوی کە دیزایانی سیاسی دەولی ئێستا لە دیزاینایە و ئەمریکا ئەو هەنگاوی کە ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین ئەو غەواساتانە بەشێکە لە بەرگریکردن بۆی ڕێگە لە سین بگیرێت نەتوانێت محیطی هندی و محیطی هادی
لە ڕێگەی کێوە لە ڕێگەی ئەو بنکێ کە لە تایوانایە تا ئێستاکە سەر بە حکوومەتێکە سەر بە نظامی ئەمریکیە دنیای سەرمایەداریە و جۆرێک لە جۆرەکان بۆ گەمارەدانی ئەوەیە کە سین نەتوانێ و چونکە ترسی ئەوە هەیە ئەمریکا و هێزی ناتوە ترسیەوەی کە سین پەلاماری تایوان بدا لە ڕەنگە لە چەند ساڵێکی باشە دکتۆرێک شتی تر هەیە دوا پرسیارمانە بۆ جەنابە لەبەر کاتی بەرنامەکە بکرێت بە کورتی وەڵامان بیتەوە ئەویش ئەوەیە کە ئێستا لەم ململانەیە خود لەم قەیرانی کە ئێستا کەوتۆتە نێوان فەڕەنسا لەلایەک و بەریتانیا و ئەمریکا لەلایەک گەیشتۆتە کار گەیشتۆتە ئەوەی کە فەڕەنسا دیبلۆماسیەکانی خۆی پاشەکشە پێکە لە وڵاتانە و تا ڕادەیەک ناڕزایەتێکی قوڵی تون دەڕەبڕێ ئەمە بۆ خۆی لەلانێ لە مێژووە کەم دووبارە ببێتەوە ئەمەیان بۆ داهاتوی پەیوەندی ئەم دوو هێزە یاخود ئەم دوو هێزە لەم لا بەریتانیا و ئەمریکا و فەڕەنساش لەم لا چییە ینی داهاتوی پرسیارێکی زۆر جوانە ئەمە دوو ڕەهەندیە ڕاندێکیان ناخۆیە لە بیرمان نەچێ فەڕەنسا ڕەنگە لەیتر لێرە بە دواوەیتر بەرەو انتخابات دەچێت بۆ خۆت دەزانی نظامی وڵاتانی دیموکراسی ناتوانن لە بەرامبەر پرۆسی دیموکراسیێتدا ناچارن ئەوەی کە چی دەخوازێ گۆڕەپانی داخوازیەکانی خەڵک ناتوانن ئەوە بەلا بخەن. ئەمە خاڵی یەکەمیان خاڵی دووهەمیان لە بیرمان نەچێ ئێستاکە زۆرێک لە وڵاتانی ئەوروپی نەک تەنها فەڕەنسا جۆرێک لە جۆرەکان خەریکە و هێزانەی کە جۆرێک لە تەعەسوبیان هەیە یاخود ئەوانەی کە یەمینین زیاتر دەرگایان بۆ دەکرێتەوە بانگەشەک بکەن بۆی شارعی ئەوروپی بەگشتی و فەڕەنسیەکان بە تایبەتی بۆ ئەوەی ئەو هێزانەی کە ماوەیەکە لە سەرکارن خەریکە ئەحزابی اشتراکی بە تەحدید خەریکە لە پاشەکشێدان و من تەسەوڕەکەم لە چەند ساڵی ئایندەدا هێزگەلێکی متتەڕف ئەحزابی یەمینی بگاتە دەسەڵات هەر لە نەمساوە بیگرە هەر لە ئەڵمانیاوە بیگرە هەر لە فەڕەنساوە کە ئێمە قسەی لەسەر دەکەین و ئەو هێزەی کە ئێستاکە ڕەنگە لە ئایندەدا بەربەرەکانی ماکرۆن بکاوەکو انتخابات ئەوکو حزبێکی منافس بانگەشە لەسەر ئەو تەوەرانە دەکات کە فەڕەنسیەکان ئێستا پێوە دەناڵێن ئەوش ئەوەیە ئەو بێشمارە لاجئەی ئەفریقی و ئاسیا ڕووی لە فەڕەنسی و بە تەواوی ئەوروپا کردووە ئەمە بۆتە ڕۆژەفی شارعی ناوخۆی ئەوروپیەکان کە جۆرێک لە جۆرەکان زۆرێک لەو ئەحزابانە دەسەڵات لە دەست دەدەن و ئەحزابی یەمینی متەشەدد بێنە دەسەڵات واتە ئەو سیناریۆیە یاخود ئەو بانگەشەی ماکرۆن بۆ دژایەتیکردنی ئەو پرۆسەیە کە کڕینی غەواسەکان هاتووەرەوە بەشێکی دەچێتەوە خانەوە بۆی شارعی فەڕەنسی ئیقنا بکە کە ئەوە من قبول ناکەم و ئەوە مافی فەڕەنسایە دەستەکان خۆش دکتۆر لوقمان حاکم مامۆسای زانکۆ سوپاس بۆ ئامادەبوون و دووبارە بەخێر بێت.